دانیشتنی شێوازی دەبلی و لەو مناڵانە هەیە کە ئێسکی ڕانیان بۆ پێشەوە سۆڕاوە کێ پێویستە تیشک بگرین بۆ قەوسی قاچ. دوو شێوازی دەربڕینێ هەمیشە نەخۆشەکانمان لیان تێکەچێت. یەکەمیان بەبەستمان قەوسی قاچەکەیە بە تەواوەتی، ئەواتە ئەژنۆکانی لە یەکتر دوورن یان نزیکن، قاچەکە لە یەکتر دوورە یان نزیکە، ئەوە پێڵێن قەوسی. و جۆرێک تەعبیری ترمان هەیە پێڵێن سوڕان، واتە قەوسەکەی نۆرماڵە قاچەکە، بەڵام قاچەکە خۆی سوڕاوە بۆ ناوە لە کاتی ڕۆشتن یان بۆ دەرەوە. ئەم دوو تعبیرە زۆر جار نەخۆشەکەی لی تێکەچێت. تێکەڵێنەکە ئەڵێ مناڵەکەم قاسی قەوسە، مەبەستیەوە کە قاسی سوڕاوە بۆ ناوە لە کاتی ڕۆشتنە، کە بە زۆرینە تەمەنی 1 ساڵیا پێگرن تا گەورە ئەبێت تا ئەگاتە تەمەنێکی گەورەتر بە 3 جار قەوسی قاچی ئەگۆڕێت. لە سەرەتایە ساڵی یەکەم بۆ دووەم ئەژنۆکانی لە یەکتر دوورن، قاچەکە لە یەکتر نزیکە، بەم جۆرەی قاچەکە کەوانەیە. ئەو زۆر حاڵەتێکی نۆرماڵە بە مەرجێک دووری ئەژنۆکە ئەوە زۆر نەبێت کە جێگەی سەرنج بێت و جیاواز بێت لە مناڵی ترە. لە 2 ساڵیە پێویستە هیچ قەوسێکی تیان نەبێت. دوای 2 ساڵی قەوسەکە پێچەوە نەبێت. ئەم جارە قاچەکانی لە یەکتر دوورە بن، ئەژنۆکانی لە یەکتر نزیکە بن. بەم جۆرە بەردەوامە بێت. تەمەنی 3 بۆ 4 ساڵانە زۆر قەوسەکە ئەبێت، زۆر نۆرماڵ و ئاساییە. دوای 4 ساڵی وردە کەمە بێتەوە تا ئەگاتە گەورەتر و وەکو کەسێکی ئاسایی لێت. دانیشتنی شێوازی دەبلی و لەو مناڵانە هەیە کە ئێسکی ڕانیان بۆ پێشەوە سۆڕاوە، زۆر دانیشتنێکی ئاساییە. دانیشتنی دەبلی و نە نەخۆشەکەی دروست کردووە نە خراپتریشیەکە. لەو مناڵانە هەیە کە لە کاتی ڕۆشتنە پیان بۆ ناوە ئەسۆڕێنن، واتە ئێسکی ڕانیان بۆ پێشەوە سۆڕاوە. دانیشتنەکە هیچ زەرودزیانێکی نییە بۆ نەخۆشیەکەی و دوورە لە ڕاستیەوە. کێ پێویستە تیشک بگرین بۆ قەوسی قاچ. ئەگەر بێت و قەوسی لای ڕاست و لای چەبەوە وەکو یەکتر نەبێ، جیاوازیان هەبێ بە 10 دەرەجە زیاتر کە قورسەوە دایک و باوکە بزانن چەند دەرەجەیە. و ئەگەر قەوسەکە بەو شێوازە نەبوو کە ئێستا من وتم لەگەڵ تەمەنە ئەگۆڕێواتە دوای تەمەنی 2 ساڵی قاچەکار کەوانەیە بێ ئەژنۆکانی لەکتر دوور بن، یان قەوسی دروست بێت لە دوای هەوکردن، لە دوای زەبری دەرەکی، لە دوای کەوتن. ئەمانە ئاماژەیەکن بۆی کەوا پێویستە تیشک بگرین و لێکۆڵینەوەی لێ بکرێن. سمارت وەرچەرخانە.